موچەی کوردستان ئیتر نابێ ئەوە بە سیاست بکرێت و یعنی دێ نایە هات نەهات ئەبێ ناکرێ طیب سامی و ئەوانەی وا لە بەغدان ئەیانەوێ کوردستان برسیکەن بە کوردستان بێنە چۆک چونکە لە کاتی هەڵبژاردنە ئەمەش هەمووی مانگەشەی هەڵبژاردن و ئەم شتانەیە و لە دەرەنجامی ئەوەش ئەوەیان دەسەکەوێتەوە کورد شکست بێنێ بەڵام کورد شکست نایێنێ بەڵام پێویستە ئێستا سیاسەتمەدارانی کورد لە بەغدا هەمویان یەکدەست و یەکدەم بن کەوا بڵێن ئیتر چیتر تەواو موچەی کوردستان ئیتر نابێ ئەوە بە سیاست بکرێت و یعنی دێ نایە هات نەهات ئەبێ ناکرێ هەر ڕۆژی بە بیانێک و هەر ڕۆژی بە شتێک یعنی پێویستە کەوا کوردستان سەربەخۆ بێت سەربەخۆیە خۆیان کە ڕابگەێن و هەمووشیان بە یەک دەست بەڕاستی بەیەک لایەن ناکرێت بە یەک کەسێ ناکرێت بەڵام هەمویان یعنی بە یەک دەست و بە یەک دەم وا بکەن کەوا بڵێن ئیتر کوردستان ئەبێ سەربەخۆ بێت کە سەربەخۆش بن ئیتر کیانی خۆمانە بێت ئیتر ئابووری خۆمانە بێت ئیتر سیاسەتی خۆمانە بێت هەموو شتێکە بێتە هی خۆمان بەڵام ئەوش بە یەکگرتووی ناو لیستە کوردستانەکانە بەڕاست یعنی تۆ مانگێ پارە نەدەی دوو مانگ نەیدێ سێ نەیدێ ئەو خەڵکی تر چی بکە لە قوتی خەڵکی یعنی کە دەست هەبەن بۆ خوتی خەڵکی ئەنی سەیری هەولێرەکەن چیان پێ هەڵ نایە سەیری سلێمانیەکەن چیان پێ هەڵ نایە سەیری دووەکەن چیان پێ هەڵ نایە سەیری پارێزگای هەڵبجاکەن چیان پێ هەڵ نایە چیان بە کوردستانی هەڵ نایە کەوا یعنی کە پێش کەوتووە